جبای گوتوبیجه که بهتر لسر داوین پیش هاتو به تایبەتی سیاست نوی ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناویندا ببورن لە ڕۆژهەڵاتی جەمع فەراتێ و لە سووریە بگشتی وەکو ڕۆژنامە شەرق الأوسط دەبێژێ بەرەوخوا بتمە برێز فێسەل یوسف ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە کولگەرمە نەها برێز فێسەل بخێراتی بەری هەموو تشتێکی فەت راپۆرتە دەدیت یا ئەمریکی بستراتیژێتە نو ئانگۆ گوهارتنە تەکتیکێکی ناولێتێکردن لە سیاستە ئەمریکیدا ئەمریکا بەبێ پلانە قودارشتیان و ئەم بێژن نیازاوی چییە لە ڕۆژهەڵاتی جەمع فەراتێ و بەتایبەتی و بەشکرت بێژێ وەکە ڕۆژنامە و ئەمریکاژ ڕۆژهەڵاتی جەمع فەراتێ بەناکشی و بیرێن بەترۆلێ بجێ ناهێلی نافەکشێ نەب ینی ئەمە هەروێ بمێنێ وەکو ئەوژی دبێژن ینی نەدیارە وەختێک لێ هەر بەروایە ینی مەسەلا بریارا بەکشاندنێ ئەگەر پشتی هەیڤێکی یا ساڵێکی تشتێ وەک بیستن وەک تێخویاکردن گۆ ئەمریکا پشتیوێ بریارە گۆێ لەشکرێ خۆ بەکشێنێ هشت بەگەڕاند و تایبەتیژی دبن ئەبێ پاراستنا بەترۆل تشتێ ئیرۆ ئەمریکان تەڕەحتکن دەبێژن ئەو چارەسەریا گۆ بەرپێ دێ گۆ سووریا دەبێ چێ ئیتارێ کۆمیتا دەستوریدا یانژی ئەو جیبجیکردنا بریارات 254 رێجیم ناهێلێ ببێ و ڕوسیژی پشتگرت نایەتکەن زێدەی ولۆژی ڕوسی بەرپێدن گۆ رێژیم بهێلن و دەستی خۆدەینی سەر سرانسەری سووریا دخوازن هەمبەر وێ بسەکردن دۆستێ ئەمریکا ئێد هەڤەندیا ناودەولەتیدا وڵاتن ڕۆژهەڵاتە ناویدە وەک ئەو ناولێتکن ئێ دۆست هەروەهاژی ئێ لەشکری ئێد هەندرو دەژی خەلکن دۆست ئێوای سووری وەک بەڕێز جەفریژی ما گۆهداری کرد دناوا دەژی هێزیا سیاسی ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئەوە گۆ بە تمامارە کاربن ڕێل پێشیا با بگرن گۆ فشارێک ببێ بەرپێ بدەن سەر ڕووسا و نیزام فشارێک سیاسی اقتصادی حتا پشتی وێژی جەریدارە ینی حتا فشارە لەشکری گۆ تەسویەک سیاسی چارەسەریەک سیاسی ببێ رێبێگرتن لە پێشیا ئەیرانی رێبێگرتن لە پێشیا گۆجارەکە دی رێجیم تشتێک گۆتخوازێ بکێت تشتێ خراپ گوتن ئەمێ بەردەوام بن مانا خۆدا و ئەمێ ڕێ نەدن گۆ ئەم مەسەلە ببن و چارەسەری ببێ و بەگەرن جنێڤ گۆ بریاران ئەفدەولەتی جیبجی بکێ نەتەنێ ئەو هەنێک کەسێدی ترێژی رێ بگرن لە پێشیا کەسێک ئاریکاریە نەکێب ئاواکردنێ مەسەلا قانونا قەیسەر ینی بهێرن بۆ جیبجی ببێ گۆ عەملا سووری وایەژی نەهاژی بەهای خوا ئەوەی گۆبەری هێدی هێدی گەلکی ینی کەوێ هەروەها دەبێژنجی ینی ئەم کاربن ئەف پێک هاتێ هەندروێ سووریدا یەکیتیا معارەدەی قەست پێ ئەوا گۆ ناکوکیت نابوا دەچێت بن ئەم بهێرن گۆ بیەک بن باشە برێز فێسەڵ ئەو فشارە و تەباس کردنا بە گوتنی خۆدا ئەمریکا و ناکێ فشارێ لە ڕووسا و نیزامێژی بکەن چ جۆرە فشارێک بێژبلی سزایەن اقتصادی ئابووری ینی ئەو هەیە حتانها زەلال نەکردنە چنە ڕنگ و ینی ڕەنگێ گۆ پێوێ فشارێ بکەن تەبلی گۆ دیاردکن تشتێن و تێدەن و هشکرتکن دەبێژن ئەم ڕێ نادن گۆجارێک دی نیزام ڕۆلاخوا بلەیسێنێ وەک بەرێ پیشگرتنەکەیش ڕووسارە ئەمێ فشارێ بکەن گۆ ئەو بریارێ گۆهاتی ستاندن شارەسەریە دەندروی سووریا ئۆبا دەندروی سووریادا ئەم جیبجی بکەن ئەڤیا گۆنون سەر تێسەکناندن و نونەرێ ڕئیسێ ئەمریکیژی جێمس جەفری لە هەرم دگەرێ ینی هات ترکیە چوو سعودیە وێ بەلکی ئۆپۆزیسیۆنا سووری تمامی بینێ دەبێ نابێرە گۆ کاربن برا گاڤنا پراتیک بابێژن خاستان پشتی ئەو کوشتنا بەغدادی پشتی کوشتنا سلێمانی و ئێدی و ئێدی ترێ برا تشتێکل جەم وا هەیە و مانا لەشکری واژی دبێژن ئەمێ زێدە بکەنجیت ڕۆژهەڵاتە ناویندا لێ حتا ناژی نەدانە خویاکردن ئەو لەشکرێ گۆ زێدە بکەن دکیژە جیهیت ڕۆژهەڵاتە ناویندا وەلەو خویایە ینی جێگەلە گەرم هەگەر عراقیە یانجی سووریا باشە برێز فێسەڵ
ئەمریکا دەمەکێدا بێ استراتژی بێ تەکتیکا خوا دخوازێ بجی بکێ هەفگەراگ و جیمس جێفری بۆ تورکیا سعودی ئەنجام دای دەمەکێ دەتێ رووسیا شتەبانێ سەرەکەی ڕژێمە ئەسەدا ئەیرۆژی بەرپرسێن ئێرانی و تایبەتی بەرپرسێ پاسدارێن ئێرانێت تەکەس کرد و ئێرانژی سووریە بەناکشی وردا پرۆژە ئەمریکی ئەوەیان بێژن لە هەمبەر چڕاوەستێ ئەو هێزە بەرامبەر پرۆژە ئەمریکی هێزەکە بقەوەتە تایبەتی و رووسیا ناودێ پشتەوانی ڕژێمێتکێ و چەکداران ڕژیم و پۆلیسی رووسی وێ هاتی حتا ناوچەین ڕۆژهەڵاتی جەمهوریەتی فەرات و تایبەتی ناوچەین کوردی خلق ناوەندیە ینی بنسبەت مەسەلا سیاسەتە ئەمریکا یانجی استراتیجیاوێ نەهێلێ گۆ ئەیرانی بمێنن سووریا و بەرجەوەندێ خۆ تشتێ خۆ دەستدرێژیە خۆ بکەن یا گۆ گەلکی سەر دەبێژن چارەسەریە سیاسیە لێ پێرەژی ئیسرائیلجی استراتیژیاوە دە ینی وەختێ نونەرێ وای ئێ پاراستنێ ئەمریکی ئێ رووسی ئێ ئیسرائیلی لەف درونن و هەر وەختێکی دەژی ئیسرائیل ئێری شاتکێ دەر و دۆرەی شامێ دە هەر جێ گۆ ئەیرانیت بینن و ئەو هەفبەندیە دووەلی ینی بەردەوامە تێدا ئەمریکی ji berê bêhtir xurtir jî dine nîşandan goyê nehêlin yanî berûvajî ev herê ew berûvajî Emerîkî dibêjin wextê got em tênine serê xwe wê kesek nikar bê tiştekî bike. باش vê dema kum bêjin mateyatan ku pêşhate roj bi roj têne guhartin û hevkişên siyasî têne guhartin berpirsê ewlehiyên niştimaniya rejîma Sûriyê Elî Memlûk û Hakan Fîda berpirsê istixbaratên Tirkiye li Rûsya civîneke sê alî ji ber berpirsên Rûsî jî amade bûn girêdan vir de ev civîn çiwate çişroba siyasî jê re têkirin gelo Tirkiye û rejêma Sed dixwazin ser çirêk kevin çi pêşerojê de xalên hevbeş ku berjewendî wan kom bike li ser rê bikin. یعنی جارا ئەوە یەکەمینە هشکرە دەردکەوێ دراگەهاندنێ دەگۆڕونشتە بەرێژی ینی گەلک جاری لاپۆر دەردکەتن گۆ هەردوورە درونن لە یاگۆ ئیرۆ هات ڕووناندن پشتیوێرێ کەفتنا گۆ رووسیا و ترکیە بە هەردوورە کرد یا گۆپەر پێدان جارێکە دی بەگەراندن ڕێکەفتنا ئەدەنا ڕێکەفتنا ئەدەنا و دیکۆمنتن گۆ پێرە ینی ئێ دەباس هەنێک مەساجی سەر مەسلەی کوردی هەن ئیرۆژی ئەو ڕێکەفتنا ئەدەنا ینی ئەوایەک هەنگیژی وەختەی گۆچێ بوو لە ئەدەنا نونەری وای ئەمنی ئەمزەکردن ئێ استخباراتی ئێ سووریژی و ئێ ترکیشی درێژ پێدەرێ هەمان ڕێکەوتنیە هێ ئەوە ینی هەیە جیبجیکردنا وێ ڕێکەفتنا گۆت نابێنا ڕووسا و ترکا دەچێ بوو یا گۆ گۆتن ڕێکەفتنا ئەدەنا و حتا هەنێک تشتێ نوژی تێدا ئەوە گۆل گۆر وێژی لەشکری سووری ئێ ڕێجیما سووری بەگەرانە سینۆر و ئیرۆژی دەوریاتن رووسی و ترکاژی دمەشن ji ber got Rûs bi erêkirinekê bi dawa keskij rejîma Sûrî di wî sînorî de dine meşandin. Bi wê vegirê daye û bi dîkomentin tiştê got rêkeftina Adana de hatî timam jî ya got nexuyayî timam ê wê ê nexuyayî ê nediyar li ser wê tê sekinandin wek got nûnerê Sûrî jî ê gotin yan jî ragihannawa انه خستنا جارك دي اف عردي جو تركيا درباس في دستي خدين نسر دبنا بي اواغو وا نافلي كريه كيتيا عردي سوري وغراند نابينا هاتا غوتنا تا دوردا انها تركو رجيما سد سر ان خوازن دريجي بركفتنا ادنا بدن ولغور ركفتنا تبع نافچين كردي سرانسري سنور و بكبي بندستي تركيا يعني لغوري في شێوەی سیناریۆکوونها هەیە چەکداران ڕژێما سەر سنوور و دەورین هەبەشێن تورکیا و رووسیا وەرنەنجامدان یان بوو شێوەی بمێنێ ڕێکەفتنا ئەدەنایا گۆ هەی ینی بەرێت نابێنا ترکی و سووری دەیە ئەو ئێ کیژە دەولەت وەختەی نکاربێ عالی خۆ پارێزێ حەقدن دەولەتاتی ترێ ینی ئەو بپارێزێ دۆختێکی دەگۆ سووری نکارێ بپارێزێ و ڕێکەفتنێک نابێنا رووسیا و ترکیە دەچێ بووی ئەوایی بە ئەرێکردنەکەی ژالی سووریا گوتن ئەرێ و هەروها ئێ وەختێ گواز دبێژە ناز دبێژم وەختێ گۆ ڕێکەفتنا رووسی ترکی دبێژن ڕێکەفتنا ئەدەنا ڕێکەفتنا ئەدەناژی مستەوا ئەمنی دەیە دوی وەختی دەژی وەختێکردن ئەواک ئەسایشتیە دەبوو هەردن نەرێ واهنگی دوی وەختیدا نەما نابێەوە باش تێ بیرامە ئێگۆ هەفتوورە ئەمزەکردن
ئیرۆژی ئەوە یاگۆ حتا نهاد نابینا ترکی و سووریدا مەسلەی پاراستنی سینۆر و مەسلەی ئەمنینە یاگۆ اتفاقا ئەڵدەنا دیارکری بوو درێکەوتنا ڕووسا و ترکاتە ینی نە تشتێکی نوە بێمە سەر استراتیژدا ئەمریکی کومە دەست پێکەن لە گۆری ڕۆژنامە شەرق ئەوسەد دەبێژێ ئەمریکا دخوازێ وڵاتێن عەرەبی ژێ پرۆسا سووریە هەنێکی دوور بکەش دووباراوەکەما سووریش بۆ پێشڕۆژە دوور بکە بهتر وڵاتێنێکی تیا ئەوڕۆپا ببنە خۆدان ڕۆڵ دو پێشەڕۆژە سووریەدا وردە ئەمریکا دخوازێ چواتیان گوت مەبەستاوێت شێش دوورکردنا وڵاتێن عەرەبی و هانینا وڵاتێن ئەوڕۆپی و بتایبێت وڵاتێنێکی تیا ئەوڕۆپا بهتر کوڕۆلاوان دی سووریەدا هەبێت چاسەرکردنا کریزە سووریەدا مەبەست جێ چی ئەمریکا دخوازێ بێ فشارێ بهتر لە رووسیان لە ڕژێمێ بکە ینی ئەو وەک دەبێژن زەلال دەبێژن یان ئیرۆ ڕووسی پشتگرتنا ڕێژیم دکێ دنەمەشاندنا مەسەلا کۆمیتا دەستوری و جیبجیکردنا بریارات 2-5-4 ئەڤەک یاد دواژی ڕێگرتن پێشیا هەبوونا ئەیرانی و دەست درێژاییاوێ ددۆ کاربێ ینی ئەو ڕەنگێ گۆ هەنێکی رووسیا ژێرە شغلێ گۆجارەکە دی ڕێژیم بەگەرێنێ ناف کەسێ نافدەولەتی و نافدەولەتی عەرەبا ئیرۆ دەبێژێ ئەم سەرەکتیا هەبەندیەک دۆلی جارەکە دیتکن گۆ ئەم vê مەسلەی دۆرپێش بکەن فشارێکی سەر رووسیا و سووریا بکەن ئەم ئارمانجەی مای گۆ ئەم دەبێژن ئەم کار بێنن سووریادا بەرێ دژی تیرۆلیستا هەندروی سووریادا مەسەلا ئەیرانی جیبجیکردنا مەسلەی سیاسی ینی 2-5-4 ئیرۆ دوێ ناوێرەتێ وەختێکی سستایی خستنێدا ئیرۆ دەست پێکردن جارێکە دی دژدێنن و بخۆرتاییژی حتا هەنێک وڵاتی عەرەبا ئیتارێ ئەف تشتێ ناکوکێت نابێناوە ترکیەدا یا نابێناوە هەنێک تشتێ دیدا ینی خستن لێڤەگەرێکی چێ بکن وەکەنەوە سەفاراتێ خوا یانژی تێکلیە خۆ پەیوەندیە خۆ بەگەرێنن ڕێر پێشیاوێ دەگرێ گۆ ئەواکی وەک بۆ ئەمریکان ئارمانجێ گۆدانین جارێکە دی جیبجی بکن نە ئاواکردن نە جارێکە دی ترێ سەفارات بەکردنا علاقەتا نابێنا سووریا وا دەولەتادا و کاربنجی جارێک دیترێ نهێلن گۆن ڕێجیم خۆشی استیفادەیش نەفتەیە بکێ و قانونا قەیسار تشتێک و مەشاندی حەقی وهەیە کێ عقوبە بکن ئێگۆ ئاریکاریە برێژیما سووریرە بکێ باشە گوت و ئەنەکەسێ بە جێمز جەفری ڕەونشتیان لە گۆری یەکەم جار مژارن هەری سەرەکە کۆ جێفریرە گوتوبێش کرد چ بوون و دگوتنا جێفریرە ئەنگۆک و پەیمان و سۆزێ جێفری دانام بێژن گوهارتن دە استراتیژیدا ئەمریکیدا بە تایبەتی سووریە حتا چرادێکەوێت چێ بێ گوهارتن دە استراتیژیە دێ یانژ تەکتیکە دێگەلک بێژن ئەمریکا تەکتیکە استراتیژی گوهارتێ نەکو سیاست و استراتیژی گوهارتێ ینی استراتیژی تەکتیکێک دۆ-سێ دەبێ استراتیژی ینی استراتیژیا ئەمریکا ینی وەختێ دەبێژێ هەگەر تەکتیک بێ مەشاندنا جیبجیکردنا ینی بریاری نافدەولەتی 2-5-4 ڕێگرتن پێشیا ئەیرانی یانژی پێشیا تێرۆلیستا یانژی مەسەلا نەفت یا قانونا قەیسەر ئەف تەکتیک تمام استراتیژیکە ینی دەبێژێ ئەم ناهێرن نیزام جارەکە دی شەرعیەتا خۆبستێنێ یا دیتریژی دەبێژێ تشتێدا خواست پێکهاتێ سووری دەبێ مافێوانە تمام دیار بن و عملیات سیاسی ئیطاری کۆمیتا دەستوریدا ینی دەبێ ناوێرە ینی دوی ئەوایی دەیژی تشتێ گۆ ما بهیست جێمز جەفری ئەستخوازم ببێژن بەری گۆم ژێرە بێژن ئەو شتەغریش بەرگۆ بەخواستن یاوی بوو ینی خواستن جومنێ ببینی ئەو شاندا گۆپێرە ئەف تشتێ گۆنها ینی بەشێک ژێ دەستپێکێ گوت تشتێ مەژی ینی هەر وەختی وەکمە گوتی ji بۆ گەلێک دووبارە نەبێ ینی دائما ئەم داوا مەسەلا دیموکراتی دەندروێ سووریادا مەسەلا بەگەرا کۆچبەرە ئاریکاری بن ڕێگرتن پێشیا گوهارتنا دیموگرافی ئاریکاریە ما وەک ملەتی کورد دەندروێ سووریادا ڕێڤەکردنش بۆ ئاریکاریە بگێنن کۆچبەرە بگێنن ملەتی کورد پشتگیر بن ژمارە پەیوەندیە وانە بەردەوام بن تەکەس کرد سەروا پەیوەندیە سەر ئاریکاریە گۆی بە ئەنجومەنان نیشتیمانی کوردیرەوە بەرێژی ماکریە ئەمێ دیسەژ تێکریە و تەنسیقێ بکەن بە گۆرڤا ئارمانجێمەی گۆ هەڤبەش بە ئارینانی ڕێژیمێک دیموکراتی دەنروی سووریادا پێکهاتەوێت تمام دانوستانێ بە هەفتورە بکەن معارضەیەک بێ سەروی ئاساسی باشە برێز فێسەل ڕۆژنامە شەرق ئەوسەد دەبێژێ و ئەمریکا بەجێ بتو ئاوایەکی ڕژێ ماسەد بەناگرێ ناوچەین کوردی کورهاتن دەستی ئەمریکادان بێژن بە تایبەتی جهێبیرێن بەترۆلێ ڕژێم نەبەگەرێوان ناوچەین کوردی
پێدەوەکە دەسەڵاتدار لێ هەیە ئەنجومەنە نیشتیمانیا کوردی دەخوازە دیموکراسی دوور دەتکە ئەمریکا نەبەگەڕا ڕژێمێ ڕژبوونە ئەمریکا سەر ڕێگریکردن لە بەگەڕا ڕژێمێ چواتەیەک ژێرە تێکردن شڕۆبا و دەربارێ ئالین کوردی دوێدردا و ڕژێم نەبەگەر ناوچێ بتەنە ئالین کوردی بمێن ئەمریکی دەبێژن ینی ئەمش بۆ وەیە ئەم دەبێژن هەلوەستەک وە هەبێ ینی بەهەبدورە نابێنا ئەنجومەنان نیشتیمانی کوردی و قەسەدێدا ئەنجومەنان نیشتیمانی کوردی و قەسەدێدا دەبێژێ ینی ئەو بۆ تۆ ینی دیالۆگ هەبێ و ئینکار بن هەلوەستەک هەبێ ئەو هەلوەستاوە ئەوەن بەری وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی بەشدارن عملیە سیاسیت کۆمیتا دەستوریدا وەکی دیوێ خورتر ببێ هەگەر ئون هەبدورە کاربن یەک هەلوەستەکی نەجارایە کەمینە تەکەستکن و وێ جارێژی ئیتاری ئەف گەڕاوای گۆ دبێژن ئەمێ هەببندی یەک ناودەوڵەتی چێ بکەن و ئەم کاربن بە ئەڕمانجێ گۆبەرین هاتە بەحس کرد مەسەلات جەریدا شەرق ئەوسەد دەیان غەیری وێدا کاربن جیب بکەن ئەم جالی خۆدەوە ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەم ئیرۆژی دبێژن گرنگیەک گەلێک هەیەش بۆ یەک هەلوەستا کوردی سەر عەردەی ئەم کاربن کۆچبەرا بەگەرێنن ئەمریگرتنا پێشیا گۆڕاننا دیموگرافی ئاریکاری با کۆچبەرە تاوی سەر ئێگ و مال و مەودانی واچووی ئەم کاربن ینی کەسێ ناودەوڵەتی دنیاە دەوڵەتی مەزن رووسیا ئەمریکا ئەوروپی تمام پشتگرتنامە بکەن مەسەلا مافی ملەتی مەدە سووریا پاشدەڕۆژدا طبعاً گرێدای یەژی بچیکردنا مەسەلا ئانینا ڕێژیمە دیموکراتی ئەم خودی نەژێرەوە کە ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەم تکە لەمانە دەینن ئەس بێ ناوێرە دوێژم هەنێ کەس ینی وەختەیە دبێژن یەک هەلوەستە کوردی یەک هەلوەستا کوردی ئەم دخوازن وەختەیە ببێ ئاواکری بێ سەر بنگەهن گۆبرا ئەو یەک هەلوەست نەشغڵێ دڕۆژا و چار ڕۆژابێ و تێک هەرێ جارەکە دیتری ئەو یەک هەلوەستا کوردی و ئاواکری بێ ئەم تمام شریکێ جارە نووسە ملەتێ کورد بن چه سووری چه دەربەی سووری دەنگ یەک بێ نەسەر ئاساسێکی وەڵا هەمە وەختێکی دە و چار ڕۆژادا دەکا ئەم تەنێ داخوایانیەک بەردوورە دەرخست وەڵا یەک هەلوەستامە یەک هەلوەستامە گەلک مەسالادا یا گۆ پێ ملەتێ کورد بێ پاراستن یا گۆ پێ ملەتێ کورد شریک بێت سووریادا یا گۆ پێ ملەتێ کورد بدەنگێکی بلند بێ سەر ماسا دووەلی یا گۆ ملەتێ کورد نەبێ ینی ضحیا سیراعاتێ ناودەوڵەتی و ئەقلیمی باشە برێت فێسەڵداوین پرسیار ئەمریکا ژ بۆی سیاسەتا خۆ و ئستراتیژیەتا خوا بەجی بکرد سەر هەردێ فشارێ تەبایە وڵاتێنێکی تیا ئەوڕۆپاتکە فشارێکی ژە وڵاتی بخوازە سزایەن ئابووری بسەردەت سەپینێ ئەمریکا نەتکارینن ئەمریکا دەیەک و هەنەکەسێ و پێدێ فشارێ واژی بکە بێژێت دهونیەک هەبدوو بگرن وڵا ژیا تالی بەستخوازم شتەرە بێژم ینی فشارا گۆل ئەنجومەنێ بکێ ینی ئەنجومەن چی بقدمێنێ ینی ئەم دبێژن ئەرێ ئێمە ینی وەختەی دبێژن ئەم دبینن دیالۆگە ئەمژی دبێژن ئەرێ لێ ئەم دبێژن شریکاتیە کە براژی ئەوژی دیسە دبێژن ئەرێ ئەم دبێژن ئەو شریکاتیا گۆبرا ئەم بەشەکەنج ئۆپۆزیسیۆنی و چ دبێژن ئەرێ باشە هەبووناوە ناو ئۆپۆزیسیۆنی دەجێەوە تێدەیە ئالیە دی بە فشار تێ خۆستنش بەرگ و هەبەندێ وای لەشکرینە ئەنەکەسێت کە پێدە ناکێ ئەم دبێژن نەها دبێژن ئەم قەسەدەیژی خوازم ئەس خوازم بێژم دبێژن قەسەدە نابێژن پێدا قەسەدە دبێژن قەسەدە شریکی منە و ئەم جوایژت خوازن بقاسی تێکلیەوە بە ئەنجومەنان نیشتیمانی کوردی رە خۆش بن قاسی وێ تێکلیەمە وا خۆش بن بقاسی سەرۆکاتی رە خۆش بن قاسی سەرۆک مەسعود بەرزانی وێ تێکلیەمە خۆش بن ئەڤە فشارە لێژێ مەستر هەیە ینی وەختێک و دەولا هەری مەسترین دنیاەدا یا گۆ تشتێت خوازێ بکێ ژمەت خوازێ و قەسەدێت خوازێ لێژاری مەدە فشارە سەرمە بکێ ینی ئەم بەرێک بێژن ئەرێ نەحوجێت فشارە زێدە سەرمە بکێ ئەم شریکاتیەک برات خوازن ئەم دخوازن رێژیمێک دیموکراتی ئەم دخوازن عملیە سیاسی ئەم دخوازن ملەتێ کورد برا شریک بێ زێدەی ولەوەیە چ بێژن گەلک سپاس بۆی برێز فێساڵ یوسف ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە گەلمەنگوی گەلک سپاس.